هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێر بنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ئەمڕۆ حەزم کرد ڤیدیۆیەک ئامادە بکەم بۆ ئەو کەسانەی کە ئەیانوێ کۆلێژێکی دووساڵی بخوێنن لە وڵاتی کەنەدا لە بەشی بزنس. ئەتەوێت دیپلۆما بخوێنی، دوای 2 ساڵەکە داوای مانەوە بکەیت و کار بکەیت لە کەنەدا. سەرەتا با چەند زانیاریەک لەسەر خوێندنی کۆلێژ وەرگرین. هاوڕێیان، ئەگەر تۆ بتەوێ کۆلێژ بخوێنی ئەبێ شتێکت بیر بێ. هیچ خوێندنێک لە کەنەدا بەبێ ستادی پێرمت نییە، نابێت. یعنی تۆ لەگەڵ ئەوەی ئۆفەری خوێندن وەرەگری ئەبێ داوای مۆڵەتی خوێندن لە حکوومەتی کەنەدا بکەیت. کەی من داوای مۆڵەتی خوێندن لە حکوومەتی کەنەدا ئەکەم؟ سەرەتا تەقدیمی کۆلێژەکە ئەکەم یاخود زانکۆکە کە وەرگیرام، هەر ئەو ڕۆژەی وەرگیرام ئەچم ئەکاونت ئەکەمەوە لە وێبسایتی کەنەدا.ca تەقدیمی ستادی پێرمت ئەکەم. ستادی پێرمت 3 مانگی پێچێ، هەندێک جار 2 مانگ 3 مانگ. هەر کاتێ ستادی پێرمتەکەت بۆ هاتەوە قبول کرای مۆڵەتی خوێندن وەربگری، ئەو کاتە یان خۆیان ڤیزەکەت ئەیانێ لەگەڵی یاخود ئەچی تەقدیمی ڤیزاکەی بە ئەگەرێکی زۆر و ڤیزە وەرەگری. زۆر جار لە کوردستان زۆر خەڵک هەیە ئۆفەری کۆلێژەکە وەرەگری و تەقدیمی ڤیزە ئەکا ڕاستەوخۆ، ستادی پێرمتی نییە. لەم حاڵەتە بە دڵنیاییەوە ڕەفس وەرەگری. تۆ ئەبێ مۆڵەتی خوێندنیش تەقدیم بکەی. من لە ڤیدیۆکانی داهاتوو باسی ئەوە ئەکەم کە چۆن خۆتان دوای وەرگرتنی ئۆفەری کۆلێژ خۆتان تەقدیمی ستادی پێرمت بکەن. ئەوە لە ڤیدیۆیەکی تر باسی یەکەم. بەڵام ئێستا لەم ڤیدیۆ حەزم کرد باسی 2 شوێنتان بۆ بکەم: سەیت و نەیت. سەیت و نەیت یەکێکی کۆلێژە پۆلیتەکنیکیە، ئەوەی تریشی وەکو زانکۆیەکی حکومی سەیرەکرێ. هەردووکیان ئەکەونە پارێزگای ئەلبێرتا. چەندەها پرۆگرام و کۆرسی جیاوازیان هەیە بۆ قوتابیانی بیانی. من ئەمڕۆ حەزم کرد بەرچاوڕوونی یەکتان بەمێ لەسەر هەر ئەم 2 شوێنە بۆ ئەوی بتوانن سەیری وێبسایتەکەیان بکەن و پرۆگرامێک بۆ خۆتان هەڵبژێرن. سەرەتا سەیری وێبسایتی سەیت ئەکەین. سەیت کوڕکراوەی Southern Alberta Institute of Technology، ئینستیتیوتە پۆلیتەکنیکیە لە شاری کەلگاریە. ئەمە وێبسایتەکەیانە، وێبسایتەکەیان ئەکەمەوە. من ئەزانم پرۆگرامەکەی خۆم ئەوەی هەڵم ژاردووە بزنسە، و من لەبەر ئەوەی لە دەرەوەی کەنەدام پێم ئەڵێن ئینتەرناشنەڵ ستودنت، ئەچمە سەر بەشی ئەدمیشن یەمە خوارەوە ئینتەرناشنەڵ ستودنتس هەڵەبژێرم. لێرە کەیتە خوارەوە نووسراوە پرۆگرامز فۆر ئینتەرناشنەڵ ستودنتس. ئەمە دائەگرم بزانم پرۆگرامەکانیان چییە. ئەمە هەموو ئەو بەشانەیە کە تۆ ئەتوانی بخوێنی، بەکەلۆرۆسیان هەیە و دیپلۆمایان هەیە و سێرتیفکێتیشیان هەیە. من یەمە خوارەوە حەزم لێ بزنس ئەدمینسترێشن دیپلۆمایەک بخوێنم. 2 جۆری هەیە، یەکێکی فول تایمە، ئەوەی تر پارت تایمە. ئەگەر پارت تایمەکە هەڵبژێری کاتەکەی زیاترە، یعنی درەنگتر تاواکەی، بەڵام لەگەڵیشی ئەتوانی کار بکەیت چونکە خوێندنەکەت پارت تایمە. و فول تایم ئەوە ئەبێ فول تایم زۆربەی ڕۆژەکە تۆ لە کۆلێژ بخوێنی. من فول تایمەکە هەڵەبژێرم. لێرە نووسراوە length 2 years credential diploma delivery full time، یعنی 2 ساڵە خیانێ لە کۆتاییە دیپلۆما وەرەگری و فول تایمیشە. باش، ئەگەر ئامادە بم، بۆ نمونە من ئامادەم دەستەکەم بە تەقدیمکردن، یەکسەر ئەپلای ناو هەڵەبژێرم، یعنی ئێستا تەقدیم بکەم. بەڵام من وا ناکەم، سەرەتاچم زانیاری لەسەر ئەم پرۆگرامە وەرەگرم، با بزانم بەچەنە، داواکاریەکان چییە، چی لە من ئەوێت، فایلەکان چییە کە من بینێرم. ئەنجا کە هەموو شتێکم ئامادە کرد، ئەنجایم ئەپلای ناو هەڵەبژێرم، کلیک ئەکەمە سەر ئەپلای ناو. یەمە خوارەوە admission requirements، ئەو شتانەی کە لە تۆی داوا کردووە بۆ ئەوەی تەقدیمی ئەم پرۆگرامە بکەیت، بزنس ئەدمینسترێشن.
یەمە خوارەوە لێرە نووسراوە ئەبێ لەوانەی بیرکاری لە 150 زیاترت هێنابێت یعنی 50 زیاتر دەرچوو بیت لە بیرکاری لەوانەی بیرکاری و لە زمانی ئینگلیزیش بەلانی کەم 160 هێنابێت ئەمە بۆ ئەو کەسانەیە کە ئامادەیان تاو کردووە بەڵام مەگەر تۆ خۆت زانکۆت تەواو کردووە یاخود کۆلێژە تاو کردووە لە کوردستان و ئەتەوێ بێت لێرە دیسان دیپلۆما بخوێنی ئەوە وەرگرتنت زۆر ئاسانترە بەڵام لە هەردوو حاڵەت تۆ پێویستیت بە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزیە English Language Proficiency ئەمە ئەکەمەوە لێرە IELTS ئەبێ 6 بێنی ئەگەر کەمتریشت هێنا تایبەتی بۆ قوتابیانی ئامادەیی ئەگەر لە 6 کەمتریش بێنی لە IELTS چانست هەیە وەرگیری بۆ نمونە 5 هێنابێ لەبەرەوەی ئاسانکاریەکەن بۆتان لەبەرەوەی تازە خۆتان هەم تەمەنتان بچووکە و تازە ئامادەیتان تاو کردووە لەوانەیە ئەگەر 5 بێنی بتوانی تەقدیم بکەیت ئەچمەوە سەر Admission Requirements بزانم چی تری ئەوێ ئەگەر لە دەرەوەی کەنەدا ئامادەی تاو کردووە ئەوە ئەبێ پشتڕاستکردنەوەی وڵاتەکەی خۆتی بۆ بکەیت و دوای ئەوە کۆپیەک هەر کاتی ئەکاونتت کردو کۆپیەک ئەنێری خۆیان پشتڕاستکردنەوەی بۆکەن ئەگەر وەرگیرەی یاخود هەنگاوێک پێشەوەی وەرگیری داوات لێ ئەکەن کە کۆپیەک لە بڕوانامەی ئامادەیت یعنی کۆپی ئەسڵێکە بنێری بۆ ئەو کۆلێژە لێرە نووسراوە Direct Entry 4-Step Process بە 4 پرۆسس تۆ دەست پێەکەی بە 4 هەنگاو یەکەم ئەڵێ داواکارێکان بخوێنەرەوە دووەم شتەکان هەمووی ئامادە بکە سێیەم Apply to Business Administration and submit your transcripts or final anticipated grades ئەڵێ ئەپلای داگرە وەکوتم هەر کاتێ ئامادە بووی ئەپلای داگری و لەناو ئەکاونتەکەت بڕوانامەکانت ئەنێری سەرەتا بە سۆفت کۆپی دوای ئەوە داوات لێ ئەەکەن کۆپیەکیان بۆ بنێری بە پۆست اینجا با بزانین تێچووی ئەم پرۆگرامە چەنە ئەچیتە سەر کۆست ئیتە خوارەوە ساڵی یەکەم $18,000 و ساڵی دووەمیش $18,000 کەنەدیە وەکووتم پێشتر وتبووم کە خوێندنی کۆلێژێکی دووساڵی لە نێوان 2 دەفتەرونی و بۆ 3 دەفتەری تێچێ لێرە شتێک هەیە تۆ پێویست ناکە هەموو پارەکە بەیەکەوە بیت سمستەر بڕێک پارەت لێ داواکەن لەم حاڵەتە ئەگەر بتوانی پارەی سمستەری یەکەمی خۆت بێیت بێ بۆ کەنەدا لێرە ئیشێک بکەیت بە شێوەی پارتایم یاخود ئەو کاتانی کە پشووی هاوینت هەیە ئەتوانی بە فول تایم کار بکەیت و بڕەپارەیەک کۆ بکەیتەوە بۆ ئەوی مەسروفاتی خوێندنەکەتی پێبی بەڵام بە شێوەیەکی گشتی خوێندنی کۆلێژ ناڵێم لە زۆربەی بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی وەریگری خوێندنی کۆلێژێکی دووساڵی هەر ئەوەی تێچێ هەیە لەمە زۆر گرانتر بەڵام هەرزانتر تۆزێ زەحمەتە دەستکەوێ ینی هەرە بێ چاوەڕێ بکەی لە نێوان 2 دەفتەرونی و بۆ 3 دەفتەری کەنەدی 3 دەفتەر دۆلاری کەنەدی کە بە دۆلاری ئەمریکی کەمترەکات هەر کاتێک کە ئامادە بووی ئەپلای ناودا ئەگری وەکوتم ئەمە ئەکەینەوە لێرە پێتەڵە پێش ئەوەی تەقدیم بکەی پێش ئەوەی ئەپلای داگری و ئەکاونت دروستکەیت و زانیارەکانی خۆت داخلکەی سیر کە بزانە کەی دوا بەروارە بۆ تەقدیمکردن بە کەیفی خۆت مەچۆ ئەکاونت بکەیتەوە و دوایی و بەرواری ئەپلایکردن ینی پێشکەشکردنی فۆرم کۆتایی پێهات بێ ئەبێ ماستەر کارد یان ڤیزا کارد بەکاربێنی هەر کاتی ئەکاونتەکەت کردەوە $150 for international students ئەبێ $150 حەق دەستی ئەکاونتەکە بیێ ئەو پارەیە بۆت ناگەڕێتەوە تەنها بۆ کردنەوەی ئەکاونتە هەموو زانکۆ کۆلێژێکیش ئەو بڕە پارەیە ئەیت جا $150 بێ $100 بێ $90 بێ بەڵام بۆ ئەم کۆلێژە $150 $150 کەنەدی ئەڵێ چی؟ چۆن تەقدیمەکەی start your application چۆن تەقدیمەکەی if you are an international student ئێمە international studentین بە هیچ جۆرێک سەیری domestic student یان Canadian citizen مەکە چکەوە شمولی تۆ ناکە وەرە ئێرە ئەڵێ you will apply on سەیت self-service system ئەمە داگرە
apply through self-service باش تخوارەوە first time user account creation تۆ یەکەم جار تا ئەکاونت ئەکەیتەوە لە سەیت بۆیە ئەمە داگری خۆت پڕیەکەیتەوە continue ئەڵێ سەیت is the top 1 to 3 schools I'm considering yes I'm casually interested in attending SAIT but it's not one of my 3 options نەخێر هەر کاتێک کە پێت ئەڵێ ئایا بژاردەی یەکەمتە کە تۆ ئەم کۆلێژە خود ئەم زانکۆی ئێمە هەڵبژێری دائیمەن بیرت نەچێت هەردەم ئەبێ بنووسی بەڵێ بژاردەی یەکەممە قەت نەڵی بژاردەی یەکەمم نییە دوای گەری هێوەرت نەگرن I have enough funds ready to pay for my tuition, travel, living expenses in Canada. ئەڵێ ئایا پارەی پێویستت پێیە کە بیت لێرە بخوێنیت و بژیت و هەموو تێچووی خوێندنەکەت لە ئەستۆ بگری ئەگەر بەڵێ داگرە و ئەگەر نەخێر دابگرە ئەڵێ ئایا ئەو زانیاریانەی بۆ قوتابیانی بیانی بڵاو کراوەتەوە هەمووی ئاگاداری بڵێ بەڵێ ینی ئایا بارودۆخی ئێستات ڕێگەت پێ ئایا بیت لە سەیت بخوێنی تۆ ئەڵێی بەڵێ Would you like to be contacted by your admissions advisor for assistant بەڵێ ئەڵێ ئایا پێت ئاساییە پەیوەندیت پێوە بکەین بۆ هەر
بڕیارێک و بۆ هەر شتێک بمانەوێت ئاگادارتکەینەوە بەڵێ. I have a family member. ئایا هیچ ئەندامانی خێزانت هەیە لە کەلگاری یاخود لە ئەلبێرتا؟ تۆڵەی نەخێر، ئەگەریش بەڵێ ئەوە بەڵێ بنووسە. کۆنتینیو دابگرە. چیمان بیر چووە؟ ئەڵێ من زۆر حەزم لێ بێم بۆ سەیت، بەڵام بارودۆخەکەم ڕێگەم پێنایە، نەخێر هەڵبژێرە. ئەبێ نمرەکانی خۆت، ئەوانەی کە پۆلی 6ن، نمرەکانیان لێرە هەمووی داخل بکەن وە چەندت وەرگرتووە وە کەی تاقیکردنەوەی پۆلی 6ت کرد و تەواو بووی، ئەوە بەروارەکە ئەنووسی. من کۆنتینیو دائەگرم بۆی بچینە سەر بەشەکانی تریش ببینین. دوانە هەردووکی بەڵێ دابگرە و کۆنتینیو بکە. هەر کاتێک کە هەموو ئەو سەحانەت بینی، یعنی تۆ هەموو بەشەکانت پڕ کردوتەوە، لێرە I agree to the terms هەڵبژێری $150 ئەیت و submit payment. زین submit paymentیش دابگرین چیە بێت. زانیاری کارتەکەت داخلەکەیت و $150 ئەیت. ئیمێڵێکت بۆیەت، تۆ پارەکەتی و ئەکاونتەکەت دروست بووە. هەر کاتێ ئەکاونتەکەی خۆتت دروست کرد، داخلە بی بە ئەکاونتەکەت. ئەنجە دوای ئەوە دۆکیومنتەکانت هەمووی ئەپلۆ دەکەیت، بڕوانامەکانت، بڕوانامەی ئایلس و بڕوانامەی پۆلی 6ت ئەپلۆ دەکەیت و چاوەڕێی وەڵامی ئەوان ئەبیت. ئەمە بە شێوەیەکی گشتی تەقدیمکردنی کۆلێژ بە ئۆنلاین ئاوایە. ئیتر خۆتان ئەتوانن کۆلێژێکی تر یاخود ئەم کۆلێژە هەڵبژێرن. ئەنجا هاوڕێیان، ئەم ڤیدیۆیە ئەەکەم بە 2 بەش. با ئەمە تەنها بەشی یەکەم بێت لەسەر سەیت Southern Alberta Institute of Technology. لە بەشی دووەمی ئەم ڤیدیۆ باسی نەیت ئەکەین کە وەکو زانکۆیەکی حکومی سەیرەکرێت، Public University. پرۆگرامێک لە نەیت هەڵ ئەبژێرین و ئەکاونت ئەکەینەوە بزانین تەقدیمکردن لەم زانکۆیە چۆنە. ئەگەر هەر پرسیارێکت هەیە لە کۆمنت بۆم بنووسە و هیوادارم ئەم ڤیدیۆ سوودی هەبوو بێت وەکو بەرچاوڕوونیە کە چۆن بتوانی تەقدیمی هەر کۆلێژێک بکەی لە کەنەدا. چکە زۆر جار پرسیارم لێ ئەکرێڵن ئەمانەوە کۆلێژێک بخوێنین دیپلۆمایەکی 2 ساڵی چۆن دەست پێ بکەین. ئەوە ئێستا ڤیدیۆکەتان بینی ئەزانن چۆن دەست پێ بکەن. ئەگەر پێویستیتان پێ ڤیدیۆی تر بکەم لەسەر چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمەکان بۆ زانکۆیەکی تر یاخود بۆ کۆلێژێکی تر، پرۆگرامێکی 2 ساڵی، ئەوە لە کۆمنت بۆم بنووسە و هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر منە بێ بڕۆم. هاوڕێیان خواتان لەگەڵ.